بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان جەخت لەسەر چارەسەرکردنی کێشەڵواسراوەکانی نێوانیان دەکەنەوە، بەڵام ئاماژە بەوە ناکەن ئاڕاستەی گفتوگۆکانیان بەکوێ گەشتووە. لە کاتێکدا وەفدی هەرێم و بەغداد بەردەوامن لە گفتوگۆکانیان. پێم وانییە ململانێ هەبێت، بەڵکو و جیاوازی هەیە. دەبێت جیاوازیەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێن و مافی ڕاستەقینەی هەرێم بدرێت. پێم وایە تەنها بە گفتوگۆی ڕاشکاوانە و ئیرادەی ڕاستەقینە دەکرێت کێشەکان چارەسەر بکرێن. بەرپرسانی هەرێمی کوردستان جەخت لەسەرەوە دەکەنەوە حکوومەتی هەرێم نێتی جددی هەیە بۆ یەکلاکردنەوەی پرسە هەڵواسراوەکانی نێوانیان. دوای ئەو گفتوگۆ دوور و درێژەی کە لە نێوان دامەزراوەکانی هەرێم بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هەبوو، دووجار هەمووتان زانیدان کە لە دووەکوبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا یاسای بودجە پەسەند کراوە. ئەم هەنگاوە دەبێتە ڕێگا خۆشکەر بوو ئەوەی کەوا یاسای نەوت و گازیش بە ئاسانتر بڕۆ. کێشەی نەوت و غاز داهاتەنە نەوتیەکانی هەرێم و چەندین دۆسیەی تر لە نێوان هەرێم و بەغداددا ڕای جیاوازیان لەسەرا. سەرباری بەنایاسایی ناساندنی کەرتی نەوتی هەرێم لەلایەن دادگای فیدراڵی بەغدادەوە، بەڵام هێشتا کێشەکان یەکلایی نەکراونەتەوە. برام مەسعود بارزانی و نێچیروان بارزانی وتیان یاسای نەوت و گاز و دەرچوونی یاسای دابەشکردنی سامانی دارایی 80% کێشەکان چارەسەر دەکات، بۆ ئەم یاسایە دەرناچێت. سەرباری بەردەوامی ململانەکانی نێوان هەرێم و بەغداد و هەوڵەکانیان بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵام چاودێران پێیان وایە دۆسیە ناکۆکی لەسەرەکانی نێوانیان هێندە قوڵن، چارەسەرکردنیان ئاسان نییە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.